بەڵێ زۆر سپاسەکەن وەکو لجنەی هەڵوێست بۆ داوکردن لە مامۆستا و فەرمانبەرانی لە خوێندنەوەی کوردی گەرگۆک هەوڵی بەردەوامە دێن بۆ ئەوەی ئێستا بتوانین ئەو کەسێک هەمانە ئەو پرۆژێک هەمانە بگەینە سەرجەم حیزب کوردستانیەکان بگەینە هەرێم و بگەینە بەغا و بە هەوڵەکانمە بەردەوامە ئێستا هەوڵمان داوە ینی لە ڕێگەی سەرکۆمارەوە لە ڕێگەی یاسایکردنەوە بە جۆری مادی 140 ینی دەواازەیەک یان منفەزگی یاسایی بدۆزینەوە بۆی بتوانین چۆن ئێمە داواکاریەکان بگەینە بەغا و چۆن داواکاریەکانمان لە ڕێگەی هەرێم و پشتگیریمان بکەن چونکە ئێمە بەجۆری ئەوەی کە ئێمە مافی دارایی خۆمان شایستەکانی خۆمان ئەبێ لە بەغدا وەرگین چونکە بودجەی هەرێم وا دارەژداوە بە جۆری ئەوەی ژماری دانیشتوان و فۆرمی خۆراک ئێمە نە فۆرمی خۆراکمان هەرێمە نە دانیشتوانی هەرێمین بۆیە مافمانەیە لە کەرکووکا پێویستەکە ئێمە داکوکی لەسەر بکەن و بەردەوامی لەسەرەوە وەستا ئێمڕۆ سەردانی بارگای دوو حزبی بەڕێزمان کردووە بزودنەوەی ئیسلامی و هەروە لەگەڵ حزبی شوعیە و برادرانە خۆشحاڵانە زۆر هاوکار بوون و لە تەفەهومیانەوە بۆ ئێمە وعدیان داوە پشتگیریماکەن و بتوانن بیگەینە سەرەوە چی لە هەرێم بێ چی لە بەغدا بێ و ئینشاءڵڵا سەردانی سەرجەم حیزبەکانەکەین بەبێ استثناء سەردانی مویانەکەین